ئێمە کە دانیشتوی شاری سۆرانین لەلایەن مەکتەب ڕواندزەوە پارەمان لێخوراوە بە بێنەرایەتی تقریبان 20 کەس ئێمە هاتووینە هیچمان پێ ناکرێت لەگەر ئەو کابرا یعنی شکایەتی لێ دەکەی هیچمان پێ ناکرێت دەچینە بەردەرگای ماری ناوێرن بچینە بەردەرگای ماڵی یعنی هەموو ماڵی خۆی کردوتە کامێرا هەموو ماڵی خۆی دەبێت وەکو تەڵەبەیەکی بەعقل بچی دابنیشی ئەو قسەت پێ دەرێت جوونت پێ دەدات و ناتوانانی قسەی بکەیت کە ڕەد الفعل دەبی دەژۆرێت دەکاتن دەیان زار لە ناو لقی دەی سۆران دانیشتینە لە کۆمەڵایەتی بەشی کۆمەڵایەتی هەموو شاهدن لە ناو لە قەڕەشەی کوشتنی لێ کردیمە جارێکی دیکە لەسەر ڕێگا ڕواندز ڕێ لێگرتوومە قەراری محکەمە هیچمان پێ ناکرێت دەستا و دەستمان پێ دەکەن تەماشای کە کتابمان کردێ بە حیساب دونی حاکم یاسین دەرێکا کە دەبی فایل بستە بەردەر پارێزەران فایلیان نەناردێت دەڵێ بزانم پارێزەرە ئێرە و کابرایە بەخۆی نەچویتە گوتێ لە مەرکەزی من پارێزەرم ناگیرێتن ئیلۆ کتابەکەی نانێرن قورمان بە کۆی گشتی دەگاتە 1000 دەفتەر بەرەو سەرێ خەڵکێکی زۆرین بەس خەڵکەیە شەرم دەکا ئوستازی جامیعەیە خەڵکەیە ئێمە هەندیس قوربانجان ئەو کابرایە ڕقم بە لەو شارەیدا ڕقم بۆ خۆ کابرایەک نەبوو بەقەوەترین نووسنگە لە سۆران ئەو نووسنگەیە بۆ بپرسمەوە لە خۆتان دادەجان ئەمن پارەی من ئەواڵە بووە کە چوویمە چارشەم بۆ گوتیی یەکشەمێ وەرە بە یەکشەم دەستا و دەستی پێکردیمە هەتا ئێستا دوو تاپۆی لە کندانایمە تاپۆیەکانی بە حیساب خانوەکانی دایتە من لە باتی قەردی خانوەکانی فرۆشوە تا لەوێش تەزویری دەگە کردیمە 21 ساڵە لە خارج دەژیم بڕی 28 دەفتەر دۆلارم ناردۆ نووسنگای ڕواندز هاتیمەوە داوای پارەکە دەکەم دەرێ نادەمەوە شت نەکردێ بکات تا دیدمان دەکات